بەندە کتێبم زۆر خوێندوەتەوە، دیارە کتێبیش بە زۆری هەمویان کاریگەرن، بەڵام ئەوەی بوو بێتە هۆی کاریگەریەکی وا منی لە حاڵەتێکەوە بە حاڵەتێکی تر گۆڕی بێ ئەوە بوو. ئێمە لە زمانی ڕابردووە بیرشتێکی وا لە زیهنمانە نەبوو کە حرەکەتێ بکەین و جموجوڵە بکەین و ئەم جموجوڵە بە دوو بابەت، جموجوڵی نیشتمانی بێ بۆ ڕزگارکردنی وڵات یا جموجوڵی ئاینی بێ. ئەو بابەتانە تقریبەن ئەو گرابوو بە گوێنمانە ئاڵێ جەهەندار خاهەت جەهەن ڕا خەراب بەهانە سیاوەحش و ئەفراسیاب خوا ئەوێ دنیا کاول کاوتر لێ گەڕێت بدەخوا هەمەرچێکی کرد ئەیکات و تەواو تر جموجوڵ و حرەکەتێک نییە. زۆر ئەم فکرانە لە زیهن و بیری منابوو، ناڵێم هەموو کەسی هەی بۆ من وابووم تا ئەوە کتێبێکم خوێندەوە ئەڵێ الئیسلام بین عجز علەمائه وجهل ئەبنائه وعجز علەمائه. ئیسلام لە بینی نەزانینی شوێنکەوتوەکانی عالمەکانیش بێدەسەڵات و ئەوەن. کتێبەکە زۆر زۆر تەسیری بوو، یعنی ئەوەنە کاریگەر بوو لە دڵمە ئاڵوگۆڕێکی باشی پێکردم کە من بوام لێ هات کە ئەبێ حتمما وەکو ئاەت ئەفەرمێت ئینسان تا خۆی نەجوڵێ و حرەکەت نەکات إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. هەر تۆ دابنیشە نە دنیا ڕزگاری ئەبێ و نە ئیسلام پیادە ئەبێ و ئەو دیارە ئەو شتانە ئەبێ جموجوڵی بۆ بکرێ. بەڵام کتێبە زۆر زۆر کاریگەری لە سەر بەندە هەبوو. مە بابەتێکی تر هەر وەکو مامۆستا قانیع بەندەیش هەر لە توولی تاریخە لە ژیانمە حەزم بەوە کردووە کە ئینسانی هەژار و فەقیر ڕێزی لێ بگیرێ و بە گەورە حسێ بکرێ و جارێک لە باشماخی مەریوان بەندە مەلای ڕەمەزان بووم. برادرێک هەیە کە ئێستش لە حاڵی حیاتایە، مەلا محەممەدی حافظ نابینایە کە ها لە مەریوانە و وەکو عەرەب بۆ شتی عەجایب بەڵێن وەما ئەدراکە ما مەلا محەممەدی حافظ، نازانی چ پیاوەکە کابرایەکی نابینا تا ئێستا 6 مزگەوتی لەسەر حسابی خۆی کردووە بەبێەوە تا ئێستا فلسێکی لە یەکێک داوا کردوێت بە کار و کاسبی خۆی نابینایشە ئەوەشی کردووە بۆ ئەگاداریشتان. ئێستا مزگەوتی کۆنی خورماڵ لەسەر وەکو شێوازی کۆنەکەی خەریکە ئەکرێتەوە حسابەکەی هی ئەو مەلا محەممەدی حافظە و کە ئێستا پێشی ناخۆشە من بیڵێم و خەڵک پێی بزانن، بەڵام ئاوە جا لەگەل ئەو لە دەیەکە مەلا بووم کە ئەویش لەوێ بوو، دوای قورئانی ختم کردبوو لەوێ بوو ئیش و کار و کاسبیە کرد و بەیەکۆ کتێبێکی بە ناوی ڕیاض الصالحین. ئەم ڕیاض الصالحین کتێبێکی حەدیثی زۆر باش و لە هەموو بابەتێک تایەتی منیش هەر تۆزێکم لێ ئەزانی بیخوێنمەوە معنایەکەم و ئەویش هەروەها ئەو مانگە 2 جار ڕیاض الصالحینمان خوێندو، جارێک بۆ خەڵکەکە لە مزگەوتە، جارێکیش بە ڕۆژە کاتی کار و کاسبی بوو ئێمە ئەچوینە دەرەوە و ئەو ئەنازەی کە بە ئێواران بۆ منا خەڵکمانە خوێن یا دوای نوێژی تەراویحی و ئەمانە بۆ یەکتریمانە خوێند و ئەوەنە لەزەتمان لێ ئەبرد ئەو نەخۆش بوو بەلامانەوە. بەتایبەتی گەیشتنە حەدیثێک کە ئەڵێ رب أشعث أغبر مدفوع بالأبواب لو أقسم على الله لأبره. ئەڵێ زۆر ئینسانی گرژی و موگرژی تۆزاوی و خۆڵاوی هەیە درگا و درگات پاڵی پێوانێن مەدفوعین بالأبواب دوو معنا هەیە، یەکەیە ئەگەر بێتە مەجلیس لای درگاوە دایانێن یا لەم درگاچێ بۆ ئەو درگا بۆ هەژاری و فەقیری ئەوەنە لای خوا بەڕێزە لەو ئەقسەمە على الله لأبره. ئەگەر خوا سوێن بدا بڵێ خوایە ئەو کارە بکە حتمما سوێنەکەی ناشکێن. جا ئەو حەدەثمانە خوێند و وەکو نەوعی حاڵەتمان بۆ پیا بوو. ئەو یەکێک بوو لەو کتێبانە کە زۆر کاریگەری هەبووە لەسەر بەندە. و کتێبێکی تریش تەلبیسی ئیبلیس، ئێستش تەرجەمە کراوە بە کوردی. تەلبیسی ئیبلیس بازێ تەفەکوراتی بەناو سۆفی هەبوو، بەناو ناڵێم حەقیقەتی سۆفی وایە، تەفەکوراتی من خراپ بیرم لێ کردبووە یا زۆر کەس لەو بابەتانە بوو. کتێبی تەلبیسی ئیبلیسم خوێندەوە دی جارێ ئەزان ڕۆشتمە بۆ دێنی مەلایە کتێبەکەی دانابوو تۆزێ تەماشام کرد سەیرەکەم کتێبێکی زۆر خۆشە. وتم کاکە ئەم کتێبە ئەگەر بدەی بە من بیخوێنمە و دوایی بۆ دێنمە و کورەوتی ئەو خۆی سۆفی وتی هەر بۆ تۆ هەر نامەوێ. وەڵام من کە خوێندمەوە سەیرەکەم ئەوەی کە من لە زیهن و بیرما بوو سەبارەت بە سۆفیەتی وشت لەو کتێبە تقریبەن بە کتاب و سونەت ئیسباتی کردبوو کە ئەو تێگەیشتن و بۆچوونە وان نییە. ئەوش کتێبێکی زۆر کاریگەریەکی باشی هەبوو.
کتێبێکی تر کە زۆر کاریگەری هەبووە لە بیری منە کتێبی ژیاننامەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ژیاننامەی پێغەمبەری خوا ئەوەڵ جار من فارسی ئەزانم کتێبێک هەیە محەممەد پەیغەمبەری کە ئەزنە باەت شناخت. محەممەد پێغەمبەرێکە بە تازەیی ئەبێ بیناسی. ئەم کتێبە کابراایکی مەسیحی دایناوە من ئەوەڵ جار کە خوێند خۆشیشی نووسیوە زۆر باش زۆر لەزەتم لێ برد. لە دوایە پێغەمبەری ژیانی پێغەمبەری مەزن کە هیماوسا پارێزانی بۆ ئەوشم خوێند و ئەوانشە زۆر تەسیریان هەبووە لە دڵ و دەروونمە و نووسینی مەسعود محەممەد ئەوە کتێبەکانێتی لە مەجموعی کتێبەکانی مەوسوعەکانی بەڕاستی مرۆڤ و دەور و بەروشتەکەی ئیتر زۆر کاریگەر بوو و تا ئیسا کەسی وەکو مەسعود محەممەدم بەو زیرەکی وشیاری و ئەوە نەبینیوە. من وای لێ حاڵی بووم کە زۆر وریا و قسەکانیشی زۆر کاریگەر بوون. وەڵاهی من بەندە گۆیا دەستی شعرم هەیە و دیوانێکیشم هەیە چەند دیوانێک بەکو بڵێ دیوانێکم هەیە بە ناوی دیوانی کۆچەر، دیوانێکی هینێکی ترێ کتێبێکی ترم هەیە شارەکانی مەحوی بەشی فارسیەکەی ڕاڤە نەکرا بوو ماوسمەلا عەبدولکەریم و کوڕەکانی بەڕەحمەت بن یاخوا نایان کردبوو. بەندە ئەوەمە تەواو کرد و چاپ کراوە بە ناوی بەزمی حوزور. جا ئەمە بۆ بابەتی شعر زۆر تەسیریان هەبووە لە بیری منە. پێشتر ئەوەی کە زۆر کاریگەر بوو پیاوێک لە مەریوانە بۆ مامۆسایەکی زۆر گەورە خزمیشمان بۆ میقدارێک بە ناوی مامۆستا شێخ ئەحمەدی کانیمیران کە ئەویش دیوانێکی هەیە بە ناوی دیوانی شەپۆل. ئەو پیاوە فەوتی کرد و دیوانە شعرەکەی کە سوکارەکانی فرۆشتیان لەبەر هەژاری و فەقیری بۆ مناڵەکانی کە مەجموعەیە مناڵی هەتیوی بەجێهێشت بوو کەوتکەوتە لای من خۆشبەختانە هەموم نووسیەوە هەم بۆ خەتیشم باش بوو هەم بۆ فکری شعریشم باش بوو. لە دوای ئەوە شعریشم و تۆ شارەکان خراپنین و ئەوە کاریگەری و تەسیری زۆری هەبوو لەبارەی ئەدەبیاتەوە بۆ من. ئەڵبەتە جگلەوە من گولستانم خوێندەوە بۆستانم خوێندەوە باوکم کەسێکی زۆر ئەدیب بوو. ئیتر لەوێژ من هەستی ئەدەبی زۆر باشم هەیە کە ئێستش خەریکی ڕاڤەکردنی دیوانی مەولەوی و ئەمانوێ دیوانی مەولەوی و مەحوی و نالی و ئەوانە ڕاڤە بکەین. قەراریشە فستیڤاڵێکی نێودەوڵەتی بۆ مەولەوی بکرێ. بەندە وەکو ڕاوێژکارێکم و ئێستا لەگەڵ کاک ریاض و جەماعەتێکە خەریکن دیوانی مەولەوی ڕاڤە ئەەکەین ئامادەی ئەەکەین بۆ ئەوە کە ئەو خەڵکە کە هاتن هەر یەکی نوسخەیەکی بدەینێ کە تەواوی دیوانی مەولەوی بە ڕاڤەکراوی. وەڵاهی من گرینۆکم ئەوە حەسێب نییە. من زۆر کاریگەری زۆرە لەسەرم بازێک بابەت هەر ئەو کتێبە هینانە ئەو کتێبە ژیان نامانە کە خوێندومەتەوە سەم نزیکی دە ژیان نامەم خوێندووەتەوە هەمویان گریاندومیان چونکە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ژیانێکی زۆر سەیر و عەجیب و غەریب و ئاڵوگۆڕێک لەم دنیا بۆ ئاگاداری جەنابیشتان خوا فرسەت بدا. ئیسە جێوە هاتن من خەریکی ئەوە بووم کە ئەمانەوێ ژیاننامەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە شعر دەستمان پێ کردووە. بەندە تا پەیمانی عەقەبە هاتووم بۆم تەواو نەبوو بوو کە حاجی جەلال تاهیر یادی بەخێر ئەو باقیەکەی تری وتم تەواوی کە ئەو ئازانە باقیەکەی تەواو کردووە و ئێستش من ئەمیست باقیەکەی ئەوەی کە خۆم وتومە تا پەیمانی عەقەبە ئامادەیکەن چاپی بکەن. بەڵێ ئەو ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر تەسیری بووە لە منە و ئەلبەتە ئەمەش بگەڕمەوە جارێک لە مەدینە بووم على ساكنها ألف صلاة وتحية چەند جار قورئانم خوێندووەتەوە بەڵام لە ناو خودی مزگەوتی مەدینە حرەمە قورئانەکەمە خوێند گەیشتمە ئەو ئایەتە عەفا الله عنك لما أذنت لهم. خوا بە پێغەمبەرە فەرمیێ صلی الله علیه وسلم خوا عەفوت کە بۆ ئیجازەتدان عەفا الله عنك لما أذنت لهم. ئەو نەم بەلاو عەجیب و خوایە خاوەنی ئەم هەموو دەسەڵات و گەورەیە کەسێک ئەوەنە شتێکی کردووە پێی خۆش نییە بەڵام بە توندی قسەی لەگەڵا ناکە یا ئەخوا خوا عەفوت کە بۆچی ئیجازەتدان کە بڕۆن و تۆ وتیان دەلیلیان هێناوە ئێمە
ناتوانین و ماڵ و مناڵمان هەیە و پێویستمان بەوە هەیە لە ماڵەوە بین بۆ ئیجازەتدان. ئەوە کاریگەریەکی زۆری بوو لەسرم دەستم کرد بە گریان. ویستم دەنگ بەرزۆ نەکەم، ئاخری ئەویشم بۆ نەکرا دەنگم بەرزۆ کرد. ئەم جارە ویستم خەڵک بێتاقەت نەکەم، خەڵکەکەی دەوروبەرم تەوا بێتاقەت بوون لە گریانەکەی من. کابرای وتێرێ کاکە چی بوو دە بۆ وازبێنە نەجاتمان بە چی بوو؟ ئیتر وەڵام منش ناچاری حرەمە بەجێ هێشتومە حەوشی حرەم لەوێش ئەو شارم بۆ هات و ئەگریام ئەڵێ نیست جاییکی بە کاومێ دلێ خۆت گریە کنەم کاشمی بوو دەبیرون ئەز دوو جەهەن سەحرایی. ئەڵێ جێگەیە نییە بە ئارەزووی دڵی خۆم بگریم، خۆزگا لە دەرەوەی هەردوو دنیا شوێنێک وایە بە تەنیا جێگەی منی تا وایە تۆ بە تەنیا دەستم کردایە بە گریان و کەس ئەزیەتی نەکردمای بڵێ بۆ ئەگری. لە شعرێکی شاوتومە ئەزانم کەس نییە بۆم بگری، بۆیە تاکو خۆم ماوم بە سۆز و کوڵ لە بۆ خۆم و برا و ڕێبوارەگری. لەو ڕۆژۆ توانیومە کتێب خوێنمەوە، ممکنە ڕۆژێک نەبوو بێ نەخوێنمەوە. مەسەلەن کێیە لە هەژارە یا ئەڵێ بە خزمەتی مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس گەیشتم، سەیرم کرد ئەو کتێبانەی مامۆستا عەبدولکەریم دایناون لەگەڵ مامۆستا یاریکیان بخەیتە تای ترازوویەک مامۆستا ئەچێ بۆ عاسمان و کتێبەکانی هێن بۆ ئەرزیانی کتێبەکان قورسترن لە خۆی. منش بەخوا ممکنە بە قورسایی خۆم کتێبم خوێندبێتەوە، کتێبی زۆرم خوێندووەتەوە، مەسەلەن تاریخ تەبەریم خوێندووەتەوە. تقریبەن زۆر حەزم لە ژیاننامەیە بەڕاستی. ئیتر ژیاننامە باشتر ژیاننامەی پێغەمبەران و ئەولیا و ساڵحان و چاکانی خوا، ژیاننامەی عالمان و ئەو ڕیزە هەمووی ژیاننامەی هەر لە حاجی کاک ئەحمەد تاخوار ئەمە مامۆستایەکمان هەیە لێرە مامۆستا هەردی و ئەگاداری جەنابیشتان خۆشم ژیاننامەیەکم نووسیوە ئایسە مامۆستا هەردی خەریکەتی ئامادەی کاو دیزاینی بکرێ و ئینشاءڵڵا چاپ بکرێ بە یارمەتی خوا و کە نایتوانین پارەمان نییە چاپیکەین بزانین خواچیمان لەیەک. هاچی کتێبە من پێی مەعجەبم، چونکە خۆ من ناگەمە پلەی ئەوانە کە ئەو کتێبانیان نووسیوە، بەڵام ئەوەی کە من زۆر حەزم لێ کردووە و ئێستش بەردەوام خەریکی وتنەوەیم گولستان و وەستانی سعدیە. یانێ گولستانم ممکنە ئەوە جارێک من لە 2012 هاتوومەتەوە بەم دیوە لێرە بووم ڕۆشتم بۆ ئەو دی و دوایی هاتوومەتەوە لە 2012 تا ئیسە ممکنە 10 جارم گولستان و وەستان وتبێتەوە بە کۆمەڵی خەڵک. ئەوانە زۆر کاریگەرن بەڕاستی شعری سعدی ئەوە عەجیب و غەریبە، نووسینەکانی شت کۆن نابێ، یعنی ئیسە ئیمڕۆ بیخوێنەرە وازانی بۆ ئیمڕۆ دانراوە. هەر کتێبە هەر چێک بێ بۆچی پەشیمان، ئەگەر چاکە وەری ئەگرم، ئەگەر خراپە لە ڕاستیە خراپە جێ ناگرێت لە دڵما و بڕوان پێی نییە، بۆچی نەوەڵا پەشیمانیم هەر نییە، هەر چێک هەر پەشیمان هەر نابم لە خوێندە نەک ئەو نەش حەزم لە جارێک دوو ئاواتم بوو، جارێکیان نەهاتە دی زووتر ئاواتم بوو. جاران ئەمبینی لە دەوروبەری هەموو مزگەوتێکە ژوورێکی تایبەتی ئیمام هەیە، ئیمام و خەتیبی مزگەوت، ئەم جارە ژوورێکی تایبەتی خۆیانیان هەیە و کتێبەکانیان تیادا ناوە. من هەموو عمرم ئاواتم بوو کە شوێنێکی ئاوان ببێ و تەنیا بڕۆم تیا بە ئارەزووی خۆم کتێب خوێنمەوە، هەر دەستم نەکەوت و کتێبەکانم دوو سێ جار فەوتان و ئێستش ئاوا کۆیانەکەم و نازانم دوایی چیان لێ بەسەریەت. ئەوەی تر هەر ئاوات و ئارەزووم بووە. ئێستا بیری لێ یەکەمەوە ئەڵێم خۆ لە دنیا ئینسان ناتوانێت هەموو شتێ بخوێنێتەوە، بەڵکو ئینسان بچێتە قیامەت و بچێتە بەهەشت لە دوایە دیوانی شعری هەموو شاعیرەکان بەلاوە دابنێ و دەستکە بە خوێندنەوەی خۆ ڕۆژێک نییە و دوان نییە و بە ئارەزووی خۆت هەمویان دەخوێنیتەوە.